شەوتان باش هاوڕێیان بە هیوام ڕەوش باش بن دوورە کرۆنە و ئیمیکرۆن و پارتی وێچێتی بن دوورە کرۆنە و ئیمیکرۆن و پارتی وێچێتی و شێر پەنجە و هەموو بەڵایەکانی جیهان کە ژیان بەڕازی هاوڕێیان خەریکە تامی نەمینێ تۆ ناتوانانی پلانی هیچ دابنەی دەبەرەوەی هەردەمە ڤایرۆسێک فرێدرێتە ناو کۆمەلگا و بە ملیۆنان خەڵکی خۆشەویست دەباتن بەخۆشمان چرکە ساتێک هەموو چرکە ساتێک دەوێت لە ئامادە باشی دابین بۆیە لە دوای کڕۆنەوە ئەم بۆ خۆمامانی سەیری ئەو دووسێ ڕۆژەی دەکەم نەک سەیری پلانی ئایندا بەخێر بێن هاوڕێیان ئەندە ڕووداوی گەرما و گەرم دێت گرنگە ئینسان تێڕوانینی خۆی باز بکەوە ڕەنگبی ئێمە ئازادتر بین لە دەنگەکانی نیشتیمان بوارمان زیاترە قسە و باز بکەین دەست لە بۆ زۆر برینان ببین یان خاڵ لە سەوشەکاندا بنین بۆ یاندا قسە و باز دەکەین بەخێر بێن هاوڕێیان هەر ئێستا قسە و باز دەکەین لەسەر کۆمەڵێک لەو ڕووداوە گەرما و گەرمانەی کوردستان بە تایبەتی پۆستی سەر و کۆماری یانیەت و زۆر مازەلەیە بە جددی یانی بوویتە دۆسیەیەکی استراتیجی لە کاتێکدا ئەو دۆسەشتشی هەم تەشریفاتیە هەمیش هیچ ئیسفادەی لەوە کورد نەبووە لە 15 ساڵی ڕابردوودا بەخێر بێن هاوڕێیان ڕەنگی لە پۆست سەر و کۆماری کەس بەقەت تاڵەبانی لە هەموو ئەوانەی دانرایە کەسایەتیشی بەهێزتر نەبووە لە پێگەی ئیداری و کەسێتی معنەویەوە دەڵێن ئەگەنا تاڵەبانیش دەریخست کە چەندە عاشقی ئەو کورسیە ینی پێویست ناکەوە زۆر گوترا بەڵام یعنی کەسیان بە ئاسی تاڵەبانی کاریگەر نەبوونەوە کەسایەتیشی معنەوی ئێمە بازەکو گوتمان لە کاریگەری و شخصیت بوونی تاڵەبانی و کە خۆی پێ ڕقم بوو بەڕاستی و خاوەن ئەندێ جار خاوەن ئیرادەیەکی باش بەس ئەو کورسیە بەودای شێتی کرد مدمن بوو بێ کورسی نەیتانی وەک نەوشیروان لە ململانەکانی خۆی لەگەڵی وتی لە هەموو ژیانم قەت نەمبیتە تاڵەبانی ئەوەندا ئەوە بیتن ینی زۆر ببێتە ئامادەی هەموو شتێکی بوو لە پێنای ئەو کورسی تا جەڵتە لێیدا جەڵتە بوو ئەوە بوو بەڵام وەرە هاوڕێیان وەرە با یەک یەکێتی و یەک خەڵک پێم بڵێ ئیسفادەی تاڵەبانی سەر و کۆماری چ بوو لە کاتێکدا هاوکێشەکانی ئەو کات عەرەبی سوننا عەرەبی شیعە بۆ مەسەلەن دەوڵەتانی ناوچەکە وەک پێگەی کورد ئەو کات زۆر بەقووەتر بوو لە چاو ئێستاکەدا کاکە 78 کورسیان هەبوو کورد 78 کورسیان هەبوو نازانم لە 100 چەندی بوو لە 200 هەندێکی بوو ڕێژەیەکی گەلێک زۆر بوون زۆر شتیان پێدەکرا خۆ بدات ئەو پەرلەمانی عێراق ئەو بوو ژمارە کورسیانەی نەبوو کورد ژمارەیەکی گەلێک بەهێزی بوو تایبەتی سوننە بایکۆتی کرد من باز لە 2005 دەکەم کاتێک تاڵەبانی هاتەوە گوتی مادەی 58 بە ئاوڕیان ڕەنگی زۆربەتە هەندە بیرتان نمابیتن ناق نییە هەر مادەی 58 دوای ئەو بە 140 هە کەس ئاگای نییە جار ئەگەر ئاوانیە فڕێ بدرێت ناوی کە مەسعود بارزانی گوتی ئەگەر تا 2007 جێبەجێ نەکرا موقف وەرەگرین وەڵا کاک مەسعود موقفت وەگرت کورەوە ژەرەف ئێستا ئیمتحان بکەی سێ بەشی کورد نازانی مادەی 140 چییە هەر لە بیریە خەڵکیان بردەوە کێشەی کورد بۆ کردیانە ئەو قومارەی مادەی 140 لە قوماری مادەی 140 لە بەغدایە دۆڕاندیان کێشەی کوردیان هەموو دۆڕان لە کاتێکدا باشترین هەڵ لە بۆ کورد هەڵکەت بوو وەک بریمەر دەیوت ترسمەوە برێن دەوڵەتمان دەوێت کەسی توایە بە هەندە پارێق نابوون ئەوە کەسێتی ئەو مەسئولانەیە ئەرێ هاوڕێیان بۆەوەی لە بیرم نەچی زۆر کەس دوو کەس تا ئێستا پەیوەندی پێکردم وعدەکەمدا لەسەر سەدی بێخمە قسە بکەم بڕوا بکەن ینی جەنجاڵی بابەت و ئەوە بەڵام یەک نمونەی مەراغی سوورچی دێنینەوە کەلای برادرێک باسی کرد بوو وتبووی کە فرۆشتم نازانم نە بە 2 ملیۆن بۆ نە بە 4 بووە بەڕاستی تەکید نیمە تەوانەوە بازنەوە توێک دەکەن یا سەدی بێخمە وتی نیوە و نێ بوو وتی مەسعود بارزانی عەبدولموهەیمەنی هینە 1 ملیۆن دینار بە پیکە بەچی لە بۆمان نات عەبدولموهەیمەن هات دەستگۆی تاڵەبانی ئەوەندە سووک بوو بەخۆی هات بوو پارەکەی وەرگرت بوو تەسەوڕ کە
ئیتراوە پول نادیت بوو ڕێگمێندە کەس بێ کاکەنەوە توێک پاریان نەدیت بوو نا پاریان نەدیت بوو ژنیانەدە نەدیت بوو خۆشیان نەدیت بوو خۆ جلو بەرگەکانی ماڵی مەسعود بارزان دیارە لە ماری ئەنوەر بەرجی بێتواتەی ئەو چەند مانجی بەسەدا تێپەڕی بوو ئەو هەموو خۆیان شوات پیش ئەوە بوو بەرحاڵ هاوڕێیان لەو پۆستەی بەس کەسە کەوی پێم بڵێ لە لە 17 ساڵی ڕابردوو لە 2005ەوە تاالبانی سەرۆک کۆماری یەک سوودی هەبی لە بۆ کورد یەک سوودی هەبی یەک مووقف توانی بیان حەسم بکەن سەرۆک کۆمار مەسەن مادەیەکی یاسایی توانی بی تەحەدای چ ینی مەسەن تعریب کراوەکانی گەڕانتەوە بڕیارێکی جمهوری دەرچووبی داوای لێبوردنەچی لەسەر کەیسی جینۆساید و ئەنفال کرد بیتن بە نمونەخر ئەوە گرنگە تو پۆست سەرۆک کۆماری لێدوانەشی وا بدەی زۆر گرنگە جەرا تاالبانی بگوت بە داوای لێبوردن نەگەلی کورد دەکەن بە بۆنەی ئەوە جینۆسایدی گەلی کورد خۆ تاالبانی نەم باش دەزانی شتەش چەند بەقووەت بوو بەرهەمی ملپان لە من باشتر دەزانیتن فواد محسوم لەمە ئێمە باشتر دەزان خۆهانش دەزانن کە چەند گرنگە بە ناوی سەرۆک کۆمار داوای لێبوردن بکرێ هەر لێدوانێک بدرێ چکە دەبتە قسەی کۆماری عێراق قسەی دەوڵەتی عێراق چیان کرد یعنی بەجلشی کوردی یان تاالبانی ختابەشی لە ئومەم متحیدەی گوت ینی چییە کێشەی مە ئەوەیە یعنی کێشەی کورد گەیشتاوە هاستەی بە زمانی کوردی زۆر بە زمانی کوردی کسبەی لێت دەبڕن لە تورکیاش ئەردۆغان ماوەیەک باسی ئەحمەدی خانی و ئێشا ئەحمەد قایە ئەوانەی دەکرد و کورد وایە وایە دوای ئەوە کردی و قەتل و عامەی خەڵک یعنی کێشە لە زمان نییە کێشە لەوەیە بەڵگە و دوکۆمنتێکی مێژووی بەجی بێ لە هەڵوێستەکی تاریخی بنوێنن بە ناوی سەرۆک کۆمە هیچیان نەکرد ئێستا هاتینە شەڕ دەکەن لەسەر چێ دوو ساقیتی سیاسی دوو حیزبی خائین کە هەموو ململانەیان لە بڕی هەموو کێشەی کورد لەو بەغدایە بوویتە پارە و پۆست وەرە نەکس پۆست سەرۆک کۆماری پۆستی جێگری وەزیری وەرە بزانم لە ڕۆژنووری شاید استفادەی چی بوو ئەوەندە ساڵە لەوێن دەربوو بەس خۆی دەوڵەمەند کرد و ڕای بوارد بەرهەم ساڵە نایب ڕئیس وزەرا بوو چ بوو ئەو هەموو جێگری سەرۆک پەرلەمانە استفادەیان چ بوو ئەو هەموو وەزیر و استفادەیان چ بوو یعنی نەکە پۆست هەموو پۆستەکانی بەغدا لە خۆ دەوڵەمەندکردن و امتیازاتی شەخصی زیاتر چی استفادەیان هەبوو لە بۆ کورد ئینسان بێتن ئەوە بکە بەڵام وەرە هەر بن مقابل بەوە هەدەپە سیر کە دە 56 پەرلەمانتاری هێچ حەشر بە تورکیای دەکا کو تورکیای تووشی مەزەقەکی گەورە کردیە هەر لەبەر هەندێک بیسێکی خستە زیندان و چەند جار هەوڵیاندا دەهەپە و هەدەپە و نازانمە ئەوانەی هەموو ناوەکانیانی پێگۆڕی هەلی کردن لەبەرەوەی هێزەکن خاوەن مەبدەئن بەس کاکە ئەوانە کۆمەڵک تاجر و قورمساغ و ساقیتی سیاسی و کۆمەڵادین ١٩٠یان دەڵێم نەک ١٠٠یان بە تایبەتی پارتی وێچێتی ئەگەنا کۆمەڵێک لەو پەرلەمانتارانەی لە بەغدان بەڕاستی جێگای ڕێز بوونە شەڕی کێشەی کوردیان کردێ بەس باڵا دەست نەبوونە سەر بەخۆکان بوونیان ئەوانە بوونە لە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و ئەوانە نزیک بوونە ینی بەجددی هەر بەر ناسەبە نەوەی نوێ قیڕەقیڕەکەی نەما نەوەی نوێ خاوەن پرۆژە نەبووە ئەگە سیرکی لە پەرلەمانی کوردستانیش یعنی پرۆژەیان نەبووە هەندا سیاسیان پێ بکەیت شتێکی پرۆفشناڵیان نەبوو بەزدایان کردە هاتو هاوار و هەرایەک کە خراپ نەبوو یعنی بەڵام ئەو هاتو هاوارش نە لە کوردستان نە لە عێراقما باشە بەڕاستیەوە چیان هات چونە پۆست دوو پۆستیش خۆیان تەرشێ دەگەن یعنی مزداقەتیان زۆر خراپ پێداشکایە بەو تەعاملەی کردیان بەو مامەڵەی لەو ماوەی کردیان دیارە بۆ ئێمە ئەوە نییە ینی بێم قسە لەسەرنەوەی بەس ینی مەرچەندە مانجی یەکەمیشە ینی بەڵام کاکە وەوتیان لەو پۆست نەچوونی ئەگەر شکلیش بی یاری بە ئەوەکان دەکەن کار دەکەن ئەخر هەدەپا لە قیمەی پێداویستی گوتی ناچمە ناو سوڵتەی لەگەر ئەردۆغانی لە 2016 بوو چەند بوو ینی زۆر زەروریش بوو کە ئەگەر ئەردۆغانی تەسیقی بکرد بایە حکومەتی پێک بینە بە وەزعی کورد زۆر باشتر دەبوو بەڕاستی ڕەنگی بە من هەڵەیەک بوو دەکرا ئەوە بووسە لە انتخابات کرا لە 80 کورسیە بوونە 50 کورسیە بەڵام قەزم نەزەدە ینی خاوەن پرەنسیب ئەوان کاکە من لەو حیزبە کوردیانە بەڕاستی لە باشوور نامێ ڕەشبینێکی گەورە بدەم چکو ڕەشبینی زۆر خەتەرە هاوڕێیان ئینسان بڵاو کاتەوە بەڵام یعنی ڕەشبینی بڵاو بوویتەوە خەریکە
خلق أوانية يعني سقي بحزب نمايا هاي الحزب معويك أو دكا ديت وكو ياريشي سياسي وكو قورانا أزمونك جان دروس كرد زور بشكس لسا أوبوزيون لكوتاي راز وإذا بحمو أخيال إخوان عمري سيد علي تياي كورينو شيرون دانا قوران قيد كانوا كل والله تسم بابو داتشي من لقور هالصان أوان دا بيتا قوران شر أوان دا هالدستيتو خاصا بودو كاركترم كخاواني أو شكس تقوران هاوريان من يقدونو مني برهمي دينم هرچند من يخال بلیم هاوريان أي باز دكان امتيازات الشركة لسا امتيازاتي سرو كوماري كرا بديتان باسروش برلماني ب50 مليون دلار وقت خوي دكر دراودا يعني تجارتي بيدا قري چشكل ليرة دايا خو لبنايا أو منصبانا ديان مشاريعي قورة دكريتن هاوكات مثلا شش دفتروني معاشت اي 8 مليوني لو 4 سالي ورد قريبه بيقرانا ولا بوها همو موضوعش بنمونا اي 12 سعر حوت سعر يقول لنا بالورد قريبه كيف غش خرجي ليبك هر او امتيازات انا لما او 4 ساله 8 مليوني لو خرجي وكو قلت مرد قري بلان بعمد سينمون لسه برهمي بينمو هاوريان او برهمي كخلق تح دوين بي مودرن بيان او لو خلا بو مشيو كرتا قرصقول أو بيساي تيلو أنا دريك كارتي دكي وكوه كارتي كهردولايكا هردولايك لبوما وشارو أو هريكا وبنوع خرابة خو كسيان باجنية خراب وخراب تريه باش ترنيه لنا أوبر برساز بيانا سكو سنتر على كان خراب أجانا بيسر كسيتي هاوريان خو بأسيش أما زانكو بون كل صدر بلم ديان كسي بأسي جواني شب وكو شخصي خوي صور ديان زاني أما أنتي بأسينا تبزانو لهاشتاكان سيان ندكت ونقاش يعني قال ذكردين أو موصلة فاشستي شكايت يعني ندكردين قفتقو يعني قال ذكردين يعني زمان يعني نددين بلام بأس كان بأس وكو سيستم خرابة پارتیو چیتی ام نیش زام تا سر بصدان کری باش و جوان اوه بس وکو سیستم وکو حزب کود زغلنا وکو مقصن او کمال قاعد برن از بس بین سبر هم یارو هم یک دور سینمونی برهم تانه بو بین مو کدا زام رنگ زور تانه بیستان چو زیرک پیدا و اگلونیا او برهما بوزان یاریتان من برپرسم نوی نیتیر لای کسک بوت بوی کلا لا او روزنامه استوانا عثمانه بروان پیپک تبوي برهم دعوة لي بردني بفرمي لما ممكردي أو جا مسعود استقبالي كرت ها لسر أوي لهجد خوي هالبجار أنا أوي بيت أوي ممنوع بسركم على بيت أهل تا دعوة لي بردني بنامي فرمي كرت كهات هوليريش يعني أول شيء دبرم بس برواب كان لو يجوان ترنيه لكو دواري ما أكو قحبيجي سياسي سيزر لخطابي أوي سروك هريم بوني مسعود بارزاني بعضی مسعودی کرد یک ذره باز طالبانی کرد چون طالبانی مرتام این او انسان ساقطانه وان یعنی زور مدرسانای طالبانی کرد سن منیش که واسه کم بس لمن در لسرک هریم بونی مسعود نتیل وان بارزانی چهار جاری بعضی مسعود نتیل جلالی کرد سی بعضی مسعودی کرد و خطابه چی دا يعني بروانا كم نسي خطابي وايدابي مسعود خطابي بيزرتي لبرامبر مسعودي دابيت خطا اوشتانا مايا هاوري هاوكات ل2001 وابزانم بوا سروتشي حكومات برواب كم باش من نبيله امن دتسونك يعني لكتاب خانه كانشتم دخينو يك بستي كم بس متقسناي طالباني بنمونه زناب حوالي تيكوشر تێکۆشەری دێرینی گەلەکەمان سکرتێری گشتی هێچێتی نیشتیمانی کوردستان مامزەڵات یەک بستی زیاتر ئێستاش دێتەوە بیرم لە کوردستانی نوێ خوێنمەوە ئەوە لە بەرامبەر میدیا وایە قاپەی سیاسی کەوە دەرێم وەڵڵاهی قاپەی کۆمەڵایەتی زۆر شەریفترە لە هەموو سیاسیانە ئەمێن ڕۆژێک بس توش للسويد نية أنا أسمع لكن زام خانة شيء لقي أو سياسيانا رسمكم لقر أو أنا لقر زور من الشري بس آمادنا بوي ما تندين بربرسي بالايز أو بارتيو شتى بين هاتين أوروبا بيان بينهم بروام كان دعوة عقدية كخوشني أقول بلام لام طبيعي لبر روج برسيتيا حالتك
پەنای بردیە هیچ تاوانێکی گەورەی ناکاتن لە چاو دیارە ئەوش زیادە جوانیانی تەسکیە بکرێ بەڵام کاکەت و یعنی ئەوانە خائینن خانی کورگاڕیان ئەمە بەس خیانەت بەوە دەبینین کە بە پێش داگیرکرد بکەی ئەو برسیکردنی کۆمەلگا ئەو تاڵانیە ئەو فەسادکردنی کۆمەلگا هێنانی ئەو هەموو لەشفرۆش و گەوادا بە ملیۆن نێربوون هێنانی سەقافە ئەو هەموو میدیایە فاشستە ئێستا وەرە شارستانێتی پارتیویچێتی چ بووە لەو 31 ساڵی مەدەنیەتیان چ بووە هیچ بەڵام دەتوانی برێ زێرا بەکەن هەموو ڕۆژێ بۆنەکەی لەناو کۆمەلگا بڵاو دەکەن و کۆمەلگا بۆگەنی دەکەن ئەوزێنی یان کچەکەی ئەوەندە قڕم ساغ بۆ بەرهەم ساڵعات چ بوو کچەکەی لە ئیسپانیان بە ڕسم و شتدا بڵاو بۆ لە کوردستان پۆست هەمووە مندام پێیان چ بچی کرد لە هەولێر عفلێکی گسکۆکەی لە ئەو جەماعەتەی کە لە خۆی نزیک بوون هاوپەیمانی ئەو دەمی ئەوە بوو بڵاو کردبەوە کەچی لە وڵاتکردنیان لەو ئیسپانیای 250 کەسی لە بلیتەوە لە بۆ نووسن و خواردن و خواردنەوەی هەرێکمووی لەسەر حسابی ئەوەی دام 250 کەس یەک وتێری کاملی لەو ئیسپانیا ئەمە دەزانین کە یان دوو کەس دەستەوێن دەربەلای کەم 30,000 دۆلارە لە هەفتەک بمینێتەوە علم بەبێ خواردنەوە و ئەوانە یعنی خواردن ئابەس خواردنەوە قەت لەگەڵ ئال ئینکلۆسیفی پێدەگوترێت تێدا نییە کەچە وەرە ئەمە هەمووی داوەت کردبوو ئەسا هاتبووە نییە ئەفلێکی گسکۆکەی کرد ینی ئەنە هەمووان پێشی زۆر ناخۆش بێ کاچی من ئەتوو لە حسابی هاوڕیان ئەو مەسئولانە هەموو جم و جۆڵش خۆیان و خێزانەکانیان لەژێر چاودێری دەبی ڕۆژنامە نووسان بێت دەبەرەوەی نمونەیەکی باڵاندوو ئەو پارانەیان لە چێ بوو ئەو پارانەیان لە چێ بوو کە ئەو ژیانە دەکەن ئەو ژیانی پریڤات نییە وشار زێبانیش پێویست ناکە ئەو گۆڵکە ئەوەی بکەن ینی چی ئیستیفادەی هەبووە لە بۆ کێشەی کورد وەرە سەیری بکە هیچ ئیستیفادەی نەبووە لە بەغدایە لە شەرمەزار بوون و ئابڕووچوون لە قومارچێتی و ڕابواردن ئەوە ژنیەکە چشینە لە میدیاکانی عەرەبی باز کرد کە ناوی یەکێک لەو مەطلوبەکانی ئەمریکیدا بووە دوو برایەکەی کردە و نازەم مەنسەبی باڵا ینی ئابڕووی کوردی برد کەچی ئێستا مەسعود بارزانی بۆوە دەکە هاوڕێیان بۆ لە سەرکێتی پارتی ئەو شەڕێ ماڵی بارزانی قین هەڵگر و لە بیریان ناستەوە شتیان لە بیر ناستەوە وەرە ئەزێتیان بدە لە بیریان ناست ئێستا مەسعود بارزانی گرێت شوێرەی 2018 هەیە کە بەرهەم لە ڕێی باڤێل و لاهور بنەوە دەمی تەسیقیان کردو لەگە شیعەکان ئەوەیان فات حوسێنیان دەرنەچواند و بەرهەمیان دەرچەند گرێ کوێرەی ئەوەی هێشکسی نالەو دەمی ئەو دەمی تازە ڕفراندۆم بوو ئەوزە هەر مەسعود بەرەو ئۆڕۆی دوو بە دست خاڵی دەرکرا ئێستا دەیە بیگەڕێنەوە بە سەر کۆماری برێتە شیعەکان ئەگەر بەرەبابیمە بە دەست دەرەکەن دەتانکەمە دەیاگەمە سەر یعنی تێڕوانینی ئەوەیە گەنە باش دەزانی مەسعود هیچ ئیسفادەی نییە هوشیار مجەڕەد لەوە خۆی لە بۆ هایبەتی عائیلەکەی بڵێ بابە بنەماڵەی بارزانی و زێباریەکان باڵادەستن لە حکوومەتی عێراقش لە حکوومەتی هەرێمیش مجەڕەد ئەوەیە ئەگەنە هیچ کێشەی کورد و ئەو شتانە نییە هیچ کێشەی کورد نییە بەڵام ئایا چەند سەردەکەوی من نازانم ئەگەر ئەو گەمەی مەسعود بارزانی ئێستا دەکە بەڕاستی زۆر خەتەرە ئەوەی ئێمە دەبینین لەبەرەوەی هەمومانزانی عێراق کۆلۆنیاڵیەکی بندەستی حکوومەتی ئێرانە ئێستا داگیرکەری ئێرانە ئێران باڵادەستە ئەگەر لە کورسیش نەبی لە دەنگدەنی ئەو دەنگدانەش کاریگەر نەبی بەڵام ئێران بڕیاردەرە لەسەر عێراق یعنی لەو ئەگەر هەشتا جەماعەتی ئێرانیەکان هەیەە ئێستا بەرەی نزیک لە ئێران بەڵام ئەوان بڕیاردەرن لەو 180 زیاتر و جەیش و ئێران وڵاتێکی نزیکە ئەو ئەمریکا زیڕێ دێت کاک لە بەردەستیان تو پارتی چی ڕیسک بە حیاتی هەولێر و کوردستان دەکەی لە بەرامبەر ئێران ئەمە ئەتۆمە توماندی لە ڕفراندۆم چەند چەقەت کردوای ئەو بە سەعاتی هەراتن هەموو لە هەموو جەپەکاندا ئێستا پارتی دی ئەو یاریە دەکە ریسکێکی زۆر گەورەیە بە خۆی و بە کورد ئەگەر بەسە خۆی بشێتەوە کەس خەمان نییە پارتی تێک دەشێت دەردەکرێت دوو کەسیان دەکوژێن ئێران بە تێمەگەن و ئادادەنیشتن یان شیعەکان بە کەیف خۆی ئەوەی مەسعود و مەسەدر و ئەوە دەکرێت کێشەکانی دوایوی ڕەنگ بێ ئێستا بتوانن مەنسبەکانی خۆیان زاڵ دەکەن بەس لە مەدای چەند مانگی داهاتوو دەبینن ئێران و بەرەی ئێران چیان لەگە دەکەن
و ئەگەری سەرکەوتنی وەکو دەنگدەرن ئەوە هەیە ئەوان هەیە بەرهەموو دادۆڕ ناباتەوە بەڵام ئێران بڕیاردەرێکی کاریگەرە کە تەسکیەی بەرهەمی دەکات نەک وشار زێباری وشار جگەلەوەی لەگە خەتی ئیسرائیل و ئەوانە نزیکە بۆ زانیاریتان بەرهەم لەگە ئێران و ئەوانە زۆر تەوفیقی و گونجاوترە لەیان ئەوێ ڕەنگی نێتی خۆیان بژات بە ئێران تەسکیەی کردبای و کێشەی نەبووە بەرەی ئێرانیش نیان دەتانی قسە بکەن بەس لە وشاری قبوڵیان نییە بش ببنێ بە سەرئێشەکانی لەو پارتی گەلێک زۆرە ئەو ڕسکەی پارتی بە حیاتی مەخەمی ئەومان نییە خەمی ئەوەکو ڕیفراندۆم 150 خاچی کوردستان بدۆڕێنی یعنی قەزمان لە زەربەیەکی قەومی بە کورد بکەویت لەو ڕوانگەیە بۆیە ئەگەری زۆری هەیە ینی ئەو ڕۆسەپاندن گرنگ نییە و سبەی گرنگە و ئەوە یاریەکە پارتی یاریشی زۆر مەترسیدارە دەیکاتن کە هەمومان دەیناسین ئەوەکو ئەوەش نییە مەسەڵەن خۆسەرەی دیموکراتی لە ڕۆژئاوا و یان هەسەدەکە بیخواون ئیرادەیەکی پتە بێخر ئەماوانە ئەو حزبەمان دیتە ڕۆژ بەس لەو شەڕی ناوە خۆ دەچەقن ئەگەنا قەت لە بەرامبەر داگیرکەران نەیانتوانێ بچەقن ئەجە بۆیە ئەو شەڕە هیچ ئیسفادەی لە بۆ خەڵکی کوردستان نییە بەڵام یەک ئیجابیاتی گەورەی هەیە بۆ ئێمە من کە وەختی خۆشکە لەسەر لاهووری پێم پۆزەتیڤ بوو هاوڕێیان بەنمونە مەسەڵەن بۆ ئێمە زۆر باشە پارتی و چێتی متفق نەبن لە نێوان خۆیان کێشەیان هەبی یعنی ئەمە لەگەڵ شەڕ نیم بەڵام لەگەڵ ئەو ئیتفاقی استراتیجیە نەبی و خەڵکێک هەبی و ئەو دوو حزبە ململانەی یەکتر بکەن ئیتفاقی استراتیجیەکان نەبی ئەگەر لەبەر لە بۆ ئەو لاوازەی ئێستای ئۆپۆزیسیۆن ئەوە باشە نەوەک ئەو دوو متفق بن ئیتر شەڕەکان زۆر سەخت دەبێ ئێمە دەتوانین نەگەریچێتی لەگەر پارتی لە ململانێ بیچێتی مکەسەراتی پارتی زەغدەکە پارتی یەکێتی زەقەکەەوە بۆ ئێمە قازانجا ینی تاوەکو ئۆپۆزیسیۆن سکەی خۆی وەردەگریت ئەو گۆڕان و بەرهەمە ملپان و ئەوانە شکستی زۆر گەورەیان بە ئۆپۆزیسیۆنینە تا سکەی خۆی وەردەگریت کە ئۆپۆزیسیۆن خۆ نامریە تا سەری کاتیە ئەو حاڵەتە دوای خۆ گۆڕان دۆڕەمانەوەنی خەڵک دابیشی ئەدی هاوڕێیان ئەدی ئینسانیەت ئەدی مەبادێ کە ئەدی کورای فەرقینیان ئینسان و حەیوان چیە حەیوان ئەوەیە بەس لۆ خۆی دەژی ئینسان ئەوەیە لەگەڵ ئیژە بۆ چاردەوروبەرەکە شتەکە بۆیە زۆر گرنگە ئەو حاڵەتەی کە ئێستا ئەو دوو ئەلێکتری جوزا دەبنەوە هەرچەنە من پێم وایەوە کاتیە یەکێتی ئەو هێزە بە ئیرادە نییە بتوانی لە بەرامبەر پارتی بچەقیەوە پارتی کارتی هەیە ببورن کارتی هەیە کە ئەزیەتیان لە پڕەچی کوانە سەرەوە تابقی سەرەوە هەموو بزنسن لەگەڵ یەکتری مەساڵی اقتصادیەکان زاڵترە نەن بڕوا ناکەم لە ژیانیان بێرە شەڕ بکەن لەبەرەوەی مەشاریع اقتصادیەکانیان ئەوە دەبی بەڵام بە هەر حاڵ لە بۆ ئێمە ئەوە پۆزەتیڤە کە یەکتر دوورکەونەوە هاوڕێ خاڵش کە داعش دیتانەوە داعش ڕادێ ئەوە دەبی کە خەتەرترینی ئەوەی ئەو ڕۆژانە لە ڕۆژئاوای کوردستان خۆشبەختانە ئەو هاوڕێیانی هەسەکە توانیان گەورەترین شکستی داعش کە شکستن لەسەر هەموو مرۆڤایەتی هاوڕێیان شکستە لەسەر هەموو هاوچەشەی جیهان تێک بشێن هجومیان کرد ڕەنگ هەموو کەس ئاگای بە وردەکاری لەوە نەبی 5,000 ئەندامی باڵای داعش لە گرتوخانەی حەسەکە هەیە هاوڕێم بوونەوە شێلمە ئاوی شێلمە زۆر خۆشە لە سویدی شێنەوە تێمەگەم بەس لە کوردستان 5,000 زیندانی کە بەشی زۆریان ئەمیر و بیانیەکانن لەو زیندانە بوونە هجومیان کردێ 200-300 کەسە باز دەکرێ کە بەشێکیان خۆکوش بوونە لەسەر ئەوەی وەکو فلیمەکان وەکو هەموو خۆیان تەقین بەڕاستی و فلیم دەشێتن ڕۆژێک لە ڕۆژان و توانی بیان بەشەی بگرن و مەجزۆبەکان بگرن 4 ڕۆژە تا بە ئەمریکا و بە خۆسەرەی هێزەکانی هەسەدەکە کە توانیان ئەو پیلانە گەورە تێک بشێنن دیارە ئەگە سەری بگرتبایە کارەساتێکی زۆر گەورە دروست دەبوو هاوڕێیان تو بیرکە 5,000 زیندانی بە ئازاد بووایە چ کارەساتێک لە منتیقەی دروست دەبوو ئەخۆ داعش بە چەند سەد کەسێک مووسڵی کرد بەڵام دوای ئەوە بۆ چ کارەساتێکە زۆرە 5,000 بەرببیتن لە ئەمیر و لە ئەوەکانی خۆشبەختانە تێکشکا بە ئیرادەی خۆسەرەی دیموکراتیک و ئەمریکا بە تحالف بە چەک ئەوەی کرد ئەوان بە ئیرادەی خۆیان
کە هەمومان قەرزاریان هەموو ئینسانیت قەرزاری ڕۆژ ئاوایە بە شەکلەوانە بە هێزی پێشمەرگەش ئینسان دەبێت ڕێز بگرێتن ئەو قوربانیدان و تێکۆشانەی لە دژی داعش دەیکەن و هەر حتى شیعەکانیش کە داعش هێزێکی زۆر مەترسیدار لەسەر مرۆڤایەتی دیتماندا قۆناغەوی بەڵام ئێمە بە باز لەوە بکەن یان دیتان لە چیا قەرەچووغی کۆمەڵێک خەڵکیان شەهید کرد ماوەیەک کارتی داعش دەرهات و داعش چێ کارتەکەی خەتەرە هاوڕێیان هەر وڵاتە دێ کارتی داعشی لەدەستە داعشی خۆی هەیە داعشی ئێران هەیە داعشی تورکیا هەیە داعشی بەشار ئەسەدی هەیە بۆ زانیاریتان داعشی پارتی هەیە باڵ هەیەوە دیتان چۆندیان باسییان کردوتیان پارتی ئەمەی قوتار کرد لە 2017 لیان نەگەڕا بڕوخێ هەر کەسە وەزبێ خۆی بردەوە منداڵی خۆی بردەوە لە بۆ ئەوەی لیان نەگەڕا بە تەواوەتی انهیار بکە گەنە 2017 پارتی داعشی زمە ئەمریکاش داعشی خۆی هەیە دیارە جاسوس تەبیعیە هەدبی بەس گروپ و بەکاری بینی لەمە کارتی سیاسی ئەوەخ بێ ئەخلاقیە بە ئەمریکاشەوە کەمنەوە دەڵێ ماڕێ ئەم پێشمەرگەی پارتی هەبووە لەسەر چیا قەرەچووغی بەمنی گوتی وتی ئەمریکیەکان لەبەر چایمە 15-16 کەسیان برد لەگە کەنەدی و ئێزەکی پارتی بردیان بە برینداری بە 2 میلیۆن بوو چەندین هاوڕێ ئێمەیانەوانە شەهید کرد و ئێستا شاڕێ سوچیا قەرەچووغی لەو گۆڕانە بەچنە ناو گوندەکان بۆ زانێ کو پێشمەرگە تەوزیع دەبی دەچنە ناو گوندەکان کەس ناوێری خەڵکی گوندەکان کەس ناوێری قسەیان لەگە بکەوە ئەوەیان ئەزیەتیان نادەن و خواردنیان دەنێت کوچووکەن هیچ علاجیان نییە و زائیدەن باوەڕیشیان نمایە یعنی ئەو دەبینی پارتی بەخۆی تەنسیقی هەیە چێتیان بەشەکشیان تەنسیقیانێ من نازانم چێتی چەندە بەس ئەمە چای قەرەچووغ دەزانم تەنسیق هەیە بە تەنیش یەکتریدا دەڕۆن تەقە لە یەکتری ناکەن و پێشمەرگەی نەکبەت لە بۆی نییە تەقەیان لێ بکات ئەوامر نییە تەقیان لێ بکە ئەگەنا لەو گوندانە بە کەیفی خۆیان دەسوڕێنەوە لە فترەی بەعسیش خۆ پێشمەرگە دەسووراوە بەس کەی کاکە دەوێران شەوێ درەنگ بە تاریشی دەبایە کە ڕەبایەکان نابینن تەقیان لێ بکرێت دوور لە هیچ ڕەبایەکەوە نەببرێت نابی تەقەی لێ بکرێت بە کەیفی خۆیان دەسوڕێنەوە و شوانەکان هەموو لە ترسانی یارمەتی داعش دەدەن بۆ زانیاریتان شوانە کوردەکانی بن چیای قەرەچووغ من ئاگادارم معلوماتیان دەدەنێ و دەستن ناو گوندەکان بە دروشمی دەوڵەت الئیسلام الباقیە لە مزگەفتەکان دەنووسن بە گوندی چەغەمیرەی نووسرا بنمونە لە زۆربەی گوندەکانی بن ئەوەی بە کەیفی خۆیان دەسوڕێنەوە لەو چیای هیچ ئاو نییە ئەوە لە کۆمپانیای کار هەیە ماڵی بارزانی ئالویان ڕوو دەکەن کۆمپانیای کار مەعمەلگێتی مەخموری کە سەدان بیانی لێیە داعش قەت تەقەچی لێ ناکات بنمونە بە تەقەیان لێ ناکات کۆمپانیای کار کە ئەوەی خورمەڵە لەوێ نزیکە تەقەچی پێوە ناندرێ کە 200-300 هەزار بەرمیل نەفت دەڕوە شادەماری اقتصادی پارتی بەشی ئەوێ دەرە هاوڕێ مەزەویە من دەڵێن ئەو یاریە قێزەوەنەی پارتی دیکە چەند خەتەرە ڕاستە ئەوڕۆ تەقە لە یەکتر ناکەنەوەکو 2014 مەسعود و نێچیر وتیان ئەمە جیرانی دەوڵەتە چی ئەوەی نە بەڵام چ کارەساتێکی لەو کردوای ئەوە دروست کرد هەمان شت هەیە بڕوا بکە ئەبێ ئێستاکە قسە بکرێ کورێ وەڵڵای نازانی بە چ ڕابگەی هاوڕێیان داعش ئەو سیاسەتە داعش دوو پشکە مستحیلە هیچ فرسەتێک پاز نادە دیتمان ئەو هەموو سیاسەتە نەرمەی پارتی کەسی دوای ئەوە شەنگاڵ و ئەو هەموو منتیقەی چرێ کرد ئێستا شەماشتە پارتی تەنسیقی هەیە لەگە داعش کە شەڕیان نەکاتن من بیک وایە بە هەموو خەیاڵی خۆی بەس داعش خۆی بگرتەوە دی دووبارە هەموو منتیقەکان لە پارتیش وەردەگرتەوە هەموو منتیقەکان سیاسەتێکی زۆر مەترسیدار وەکو چۆن هاوڕێیان تو تەسەوڕکە وەرە لە 83 قەزم ئەو دوو حزبات جگەلەوەی هەموو شەڕیانە سەر پۆست و مەناتق بووە لە شاخیش هەموو شەڕیانە سەر پۆست و مەناتق بووە وەکو ئێستا بەڵام لە تەک ئەوەش بزانن چەند گورزیان بە غەڵەتی حزب و غەڵەتی حزبە باڵادەست و مەسئولەکان چ بازێکی بە کوردایە وەرە 83 پارتی چوو لەگە جێشی ئێران تەنسیق کرد لە حاجی ئۆمەران چەندین هەزار بارزانی بوونە قوربانی کاردانەوە ڕاستە بەعس هێزێکی فاشیە دژی کورد بوو پێشترە کوردی فەیلی ئەنفال کرد بەڵام کاکە بەهانەیان دەدا دەست بەعس لە 85 یەکێتی چوو لە بیرە نەفتەکانیدا بەعس دەستی بە تەختکردنی هەموو گوندەکان و لە کەرکووک و هەموو منتیقەکانی دەست پێ کرد گوند تەختکردن لە دوای بیرە نەفتەکانی یەکێتی دەستی پێ کرد
لا اشتاورسون بأس أوان هنا جيش إيراني هنا حلب زرويدا تنسيق يعني لقى إيران كرت أوهم أنفال ويرودا خوب نوشيران لكتابة كي بازا قدري أو بيقوتين التنسيق ما كان لقى أوي أجنا دواي أو أما أو هي زمان الشر إيران توابي تفرتونات عندكين إيوا أنفال وأوهم جندن تاخد لغلط استراتيجي قيادة بارتي وشتي كرد شو السوسياليست وأنا شركة دابو إسلامي هم لقى إيران تنسيق يعني أبو كوركا كاريان باكاكو ديمقراطيكو مالو روج آواش تنسيقيان لقر همو حكومة كاني صار دورو برهية داجي كرقانية بس كي بيخلاقي وادك بوي يعني نقطة كاليرة دا قل خطر حاوران اوي استاكا بارتي من اي بارتي اقادارم لتسيقر الزغري بعد چيزور قورا باكردادن ان بارتي لپيناوي تاكتيكو اوي خوي داعش دادوازده کس بون استاکا بوینه صدان کس لو تسيقر الزغري كارتا چي زور مدر هر وقتك بيانه هيبت خطره داعشي هندينيا ياري بيبكي وكو رومانيا سركي دربيني بري ولا ناتقتوا همو لحظة اقري تقينا ويهي چه بعد زكي دا همو كو مزارقان كا تسان كوري مسعود وزلالي وكوسرتي وانا ليويان برين داربوا برويان برين داربوا سريان شكالوش وانا تزرر جاكت او هم كره جاره او بو خبرنس دوين خالدمي بكرتي باز بكم مسرور بارزاني سياسته شي زور ارهابيش كسخواردي لكردستان بيرو دكا او بدفري خوي هر هات سكسشي دزدا يعني زور بقين باتونت نمونه شي بشانه داك او بي زغلاوي همو دامو دزغا كاني كتا كومبانيا أهلي خوي ستير جروب كتابع وينها هرش داد نكل كي دستوس ستير جروب يجي خوي يعني إبراهيم كاني دادن دو بزريبيش يقدر زوري بيتامي دروس تسر خلق يعني أو كهرباء أو هردم براسي بزانياري دقيق لبرادرك ورمرتي والله ده بزياتر وربقري تزريبي خراوة تسر خلق يعني خلچان خنکان دوا خوشورشی فرانسه چکلوانه لسر زریبه زور بود دستی بگرد يعني خلچ هولیر دو حکم آزاری گوریان زریبه استاکا برواب کن دیگلو سرطایه گانیا لا ولا كاركور خاني تيكا ده يندرس ذاك 500,000 ده بيدار بينزل دواء أو دري أو يوي هيتس نادر توا سعره غرامي سعره كل درين غرامي سعره لو بكرة كي مسروريا لو خلوا أو السوشيال ميديا يتبكر يعني بالرواب كان يعني هروا يعني بوش قشمريات هذا يقولوا خوي أويتي توزيع كده توزيع هام بوكتون مالي بارزاني بشك الشهر كان توزيع مثلا سبابو لمنطقة بارزان بعلا دستا معويك سداد لمصيف إيبو أو هالب أو معملو أو شتانش همو إخوانا أز أو همو معملو شتانيان همو لهوليس كارجي تيمانتو تي أو كارجي معمل نسيت باكات معفور همو إنما همو بدرن بوجه بيبسيكولا كان كاسيش نازل زري بيتنا قال لا همو نكتة ترى برادرك أو خوش يصير أو يقول وزارة الصناعة هي بس هي صناعة لكردستانية وزارة ديش وزارة الصناعة شتا كومبانيا أهلية كان خردكاتو أبريان هي تسر كده سوت الدبينين و سروش وزيراني بريطانيا لسر أو بس مجرد لكارنتينا قرار غيش درس كريوها داوي لحزبه لحكومة ده كان داس بشتى ودرش ده كان داش بين كركاك أو مسرورة 8 مليون دولار ببلغلي أشكرابو حياته لأوروبا لأمريكا ولناو ميدياي كردي سبينيات ستلفزيوني بس ساكس أزيك نشي تواني هستا بيانامه جزور سقط الشداد كرد دو لسه خويندن اوندن خويندوار بو عبرو خوي برد يعني 100,000 طلبه آمادن بو بیان داتی نشیده تا اخیری نیده لبر پاویل افندی گوتی امن لوتان او دکین اویشی پی نکره اوی کرد ها زندانیانی بادینان همو دنیا اوی کرد يعني ارهاب چی زور کردی زایدن همش تکانی شکلی وکو مثلا لش فروشی هیچ هسه روش الو هل تو اواره که 12 شقپات کرد لو أنا كتشي شيء لقى خوي هبو دواي أوا توا وش خان إيش تكنوا وتزوج شيء أبو قحبة وجواداني كردستان دروس كديك كومال جابر أو دبات براسي يعني بباردي يشتي شهرين بوزانيان بس شجرين لو ملهوش تاني يشتي
لە ژێر دەسەڵات یەکێتی ئیدارەی گشتی بەڕێوەی دەقا بۆ زانیانیتان ڕێی خەباتمان هەندە ئەوە چەندە سەخت و دوور بێت یا مەشغەڵانی شۆڕشی ئەوجارە پڕی ئافرەتی لەش فرۆش بەخۆ زۆربەی قیادەکانیان ئەو کارانە دەکەن. بەڵام ئەوەیە من دەمەوێنی ئەو قین هەڵگرە چۆن مەسعود بارزانی قین هەڵگرە لە بەرامبەر ئەو نوقتەیە یعنی خاڵی کە دەرکرایە و ئابڕووی چۆک و دزەک دەرکرا مەسروریش دیتان یعنی ئەو پەیامنەرەی یەکگرتوو بوو وازانم ئەوە بوو بۆ برم دوو پرسیاری لێ کرد لەسەر زیندە ئێستاش ڕێی نادەبێت هاوکا و کاروان عەبدولواحیدا ئەو کوڕە نەکبەتە ڕەخنەیەکی گچکەی لێ گرتێ چی لێ کرد ئەوە بە دە ڕۆژە شوون بزری کردیە کورکاکە کوسەر کردایەتی سەرۆک حکوومەت دەبی ئەوەندە دڕەش بی قین هەڵگربی لە بەرامبەر هاوڵاتێکی خۆی کە معاناتە چی دەربڕیە ئەوە لەکوێ بووە یعنی کابرا قسەکەشی منتقە دەڵێ زەریبە لەسەر هەموو شتێ بەس پارەی غڕ دەگەنەوە تۆ بەبێ هیچ ئەوەیەک بیگری ئەوجا تۆمەت لە تۆمەتی براکانی بێ بە مرەویدان ێستا برای من زەمبیان چێ لەسەر سیاسەتی من ئەوەکو سیاسەتی بەعز بابوو بابوو برای دەگرت و خوشک و داچی دەگرت لەسەر ئەوە کاکا هەموو پارتی و چێتەکان چێش قسەی مە لەسەر ئەو بێڕەوشتەیە کە کەس پەیامی ترس و تۆقانە ئەوەی قسە لەسەر شەخصی مەسرور بکە بە تونترین شێوە ئەوەی لەگەڵ دەکاتن بابەت سەرۆک وەزیران تۆ مەئمورێکی ئیداری نەوەکو ئیلاهەکی ئیداری بی دوو ڕەخنە لێ بگیرێ دەبی کەیفت پێ بێتن نەک ئەو هەموو ماستا و چێی بچا دەوروبەرت ئەوە بی بەهەرحاڵ بەس هاوڕیان ئەووا دەکە کە ئەو کەیسەت گەشە نەکە کاروان عەبدولواحید بۆ گەشە نەکرد ئاوڕیان ئەمە خەڵک زۆرە ئەمن یەکەم کەس بووم بڵاوم کردۆیان خەبەرەکە وایە یان پۆستەچی لەسەر کاچی من بەوە ناستە پێش دەزانی بەچ دەستە پێش بەوە دەستە پێش تۆ کەمپین ێستا بچاقی بێ کەمپین فکار و چالاکی کێشە ئەو کوڕەش نییە کێشە ئەوەیە ئەو کەلتورە تێک بشێنی کە خەڵک لە بەلاش و عەلاج دەگیرێتن بۆیە ئەگەر هەر کەسێک بێوێک کەسێک ئازاد بکە دەبیتن کەمپینی لۆ بکە ئەو کەمپینش چۆن دەگرێ هاوڕێیان بەڵام ئێمە بۆ نەماکرد ئەو جارێ هاوڕێیان خۆ ناکرێت چێتی ئەو هەموو هەزاران ئەندام و حزبەی هەیە لەسەر کادیرەکەی خۆی بە جواب ناوەڵا ئێمە بین وەکو پێشان من هەر یەکێک دەچیرە وەرە خۆتی بدێ بە مانگ بە ساڵ بڕۆ پەیوەندی بە نێودەوڵەتی بکات ئەنەم لە 2001ەوە لە ئەوروپای خەریکی ئەومەوە بە تەنوە ڕۆژانش بە ئەوە باز دەکەم 2001ەوە 21 ساڵە پەیوەندی بە ڕێکخراوی نێودەوڵەتی بکە مزاهرەی بکە حملەی ڕاگەاندن بکە دەبی هەرسێکی تێکەڵ چێش بکرێت دیارە بە هەوڵی خەباتی هەموو لایەک ئەو کات گەشە دەکاتن نەوەک یەک پۆستە چی دەکاتن خەبەرەشی بڵاو دەکاتەوە سەردانی شوێنێک دەکا وەڵا ئەوە بە براکەم دەبی ئەوە بچەقی بێت لە بەرامبەر بە تایبەتی پارتی وێشێتی کەمپین بچەقی بە مانگ و ساڵ وەکو سەدان کەیسی عەبدەی شوبات و برایمی کاکە حەو سەید ئەکرەم و نیاز عەزیز و کارزان کەریم و نازانم بڵێم چێ و سەردەشت و کاوە ئەوانە بە مانگ قایەندیتی کاری زیندانیانی بادینان بەوەی پارتیویچێتی دەتوانیت تەنجامی بەس خەبەرێک بڵاوەکەی پۆستێک دەکەیت چێ پارتیویچێتی دیۆیەک و باەکە غازاتی زگە بە تاڵی دەکەی و دەرێت توە هیچ جێلی نییە و هەرگیز لەو کەسانە ناترسێتن کە خاوەن پێگەیەکی ڕازگۆیی مەیدانی جەماوەری نین یعنی بابەتەکە دەنووسی چییە دەزانی بابەتەکە 4 سەعاتت ئەگەنات چەند سەد کەمپینی یەک ڕۆژی بەڕێکرا کرۆ مشکلە لەوەیە ئەو خەڵکەی مەژۆکو گەوارەیە هەر بەگە گەوارەکەی دەکەوی گەوارەکە دێ و دوای ئەو هەموو ویسکت دەبی کاکە دەبی بچەقی تۆ کێشا و کاروانە نییە ئەو کوڕە هەژارە نییە ئەو کادیرەی فەرم ئەو چەکدارەیەکێتی کێشە لەوەیە ئەو کەلتورە لە هەولێر تێک بشێنی بە خەڵکی هەولێر بڵێ کاکە ئەگە دەچیرێ لە پشتت دەبم مەترسە قسە بکە ئێ تو بەجیان دێلیق بێگومان خەڵک بێ دەنگ دەبیت ئەس دەژێ خەڵک لۆ قسە ناکات هەرێک دێ و پەڕی پۆستێک دەکە بەڵام ئامادەنی 2 سەعات لە سەجادەی ڕابۆسی ئامادەنی ڕیسک کە مەسعود و نێچیر و ئەمر و زەید دێتن بچی بە دوایان بکەویتن ئامادەنی ڕیسک بکە ڕیسک یان خەباتەشی جەماوەریکە بەوەی ڕادەوەستن هاوڕێیان ئەو حزبانە ئەمە مانێ گۆڕانکاری بکەین گۆڕانکاری بە پۆست ناکرێ بە ڕاگەیاندن ناکرێ ڕاگەیاندن بەشەکە پۆست نووسین بەشەکە ئەوە نییە نوێژەکەی خۆت کردوتەوە کێشە لە مسەقەفی بەتابەتی ئەو نخبەی زۆر ڕای لە خۆی و خۆی پێ بابە بەوە ناکرێت دەبی بچەقی پێ بچەقی وەکو جەگەکەی لێ بدەی بڵندی بکەی بەوەی دەستە پێش بەڵام نایکەن کاکە بەداخەوە نایکەن
کێشەیمە لەوەدایە هەر یەکێک دێ پۆستەکەی دەکاو دەرێ مووقفەکەی خۆم نوان کورە مووقف چییە؟ پارتیەکێتی بە ساڵ چەند مانگ مامۆستایان هاتنە سەجادەی کاریگەری گەورەی لەسەر نەبوو 30 ڕۆژ 50 ڕۆژ هەفتەی شوبات ئەو هەموو بوو دیارە هەر یەک لەوانە قازانجی خۆی هەیە یان ئەوە نییە ئەو پۆستانش ئەوەی بەڵام قەسدی من لەوەی بچەقی لە بەرامبەری بۆیە مەسرور عقلی مەسرورەوە دەبی کەمپینێکی بەرفراوانی لەگە بکرێتن و هەر جوڵەیەک وە کەیسەکی وەچی وای بەڕاستی ئەمن پێم ئەوە بوو یعنی هەتا کەی هەر یەکێک دەگیری ئەمە بە مانگ و ساڵ بەهاری عمرمان لەو ئەوروپای دەبینە سەر شەڕی مەسرور دەگەین هیچێتێکە دادەنیشتن و خۆی یان حزبەکان کە دادەنیشن بەس ئەمە خەریک بین چه ئازادیە نا بڕۆ خەریکی ئەندانی خۆت بە بەجددیمە ینی کادیری ئەو حزبانە بژیرێمە هەموو خەڵکەکی شایستە نییە لە مەودووە کەمپینی بۆ بکەین هەڕەزادی کوورکاچی منەرێکە دێت دەرێ لە زیندان دێ دەرێ قەید ناکەت و نمونەرچی جوان پیشانە بەس بزانە کە ئەو کەسێتێت هەیە ئی هەموو دەنگە ئازادەگانە ئەو خەڵکە توی کردە ئەو ژمارەیە ئەگەر ئەو خەڵکە نهات بە پشتن نەبەر نەکرد بەر نەدەبووی دیارە ئەو خەڵکەش لە بۆ یعنی ئەو کەسانەی لە زیندانشن کە بە مقاومەوە دەبن جێگای ڕێزن بەڵام دەبی ئەوە هەش بزان کاکە خەڵکێکی زۆر لە ئەوروپا و لە کوردستان پێیان ماندی دەبی بێنەمەک نەبن یان لە خۆیان بای نەبن کە دێنە دەرێ ئەجە نقطەکە لەوەیە هاوڕێیان ئەو سیاسەتی مەسروری و سیاسەتی پارتی داهموو سەعەت تەڵیوا بە لە بەرامبەر بادینان و هەولێر کە باڵا دەست بۆ بەردەوامی دیقەتمان دایتێ هەر دەنگێک گوێربی جوانبی لی دەدەن نانەوێ خەڵک چاوی بتەوە ئیرادەی هەبی دیموکراسەتەکەی خۆی دیموکراسەتێک بینتە بەرهەم قسە بکە ئەترسن زۆر ئەترسێ کەسیش بەقەد مەسرور بارزانی لەو خاڵەی ترسنۆک نییە ئەگەنا گەنجەشیوەوە چییە بەس ئەمە ئەوە نمونەیەک لەسەر ئەوەی بڵێم هاوڕێیان لەسەر بڕوا بکەن پارتی خاوەن ئەو ئیرادە و هێزە گەورە نییە لە بەرامبەر خەڵک کورە ئەمە دەیان شتمان پێت توانیش پاشە کشەی پێ بکەنیان ئاڵ و گۆڕی پێ بکەن نەخر بەڕاستیش پارتیش گۆڕەیە خۆ پارتی نۆهەتەکان نمایە نەک نۆهەتەکان کوڕی 2000ەکان نمایە بەڕای بە ویجدان بڵێن ینی شێ دەوێت ڕەخنە لە پارتی بگیرێ ئێستا هەموو خەڵک ڕەخنە بەکەی خۆی لە مەلا مستەفا و مەسرور بارزانی و مەسعود دەگری کێشەکەی بەدیلەکانی پارتیوچێتی بەدیلەشی بەهێز نینە یعنی من لێرە نمونەیەکی کۆتایی باز دەکەم دەڵێنە شێستەکان باڵی مەکتەب سیاسی دەکەن شێخ ئەحمەدی بارزانی گلەی یان لەسەر مەلا مستەفا دەکروتی کاکە وەڵی وای گوت مستەفا باوە بڵێ مەلا مستەفا شتە چیوان نییە بەس ئەنگۆ لەوی هیچترن ئەگەر ناویز نییە بڕوا بکەن پارتی ئەو هێزە بە ئەوە نییە ئەگە خەڵک لە بەرامبەری هەبێکە کۆدبی ئەگەر ئۆپۆزیسیۆنی پارتیوچێتی ئۆپۆزیسیۆنیشی بەهێز و کاریگەر بن دەست لەو میتۆدی نوێ بن کاکە بڕوا بکەن ئۆپۆزیسیۆن دەبی مراجعەی خۆی بکە کۆنگرەیەک بکاتن ئەو میتۆدە کلاسیکە هەتا کەنجی نییە هەر بەو ئوسلوبە کلاسیکەی خەبات بکاتن وەسیلەی نوێ لە بەرامبەری بدۆزرێتەوە لە ململانێکردن ئەخر ئەو وەسیلانە دۆڕاون ئەوی بەکار ناهینە بۆیە نەمانتوانێ بیان گۆڕین لە پەیوەندی نێودەوڵەتی دروست بکەیت لە شێوەی خەباتی مەدەنی و جەماوەری لە دۆزینەوەی کارتی بە قووەت لە ئەوروپا شکایەتیان لێ بکرێ زەربەی اقتصادیان پێ بکەوی ئەوانە بەوانە پاشەکشەی پێ دەکرێت بەهەرحاڵ هاوڕێیان زۆر سوپاسان دەکەم بە ئەو ماوە کەمەی لەگەڵماندا بوون سوپاسان دەکەم من هەر ئەوەندە دەڵێم پۆستی سەرۆک کۆماری بەڕاستی ئابروچوونە کورد خۆیمان پێوە خەریککەن هیچ قازانجی بۆ کورد نەبووە هەموو پۆستەکانی گەشت کە تۆپەکەی سەرۆک کۆماری ئەو دیتمان تاالبانی و بەرهەموو هەموو پۆستانی لە بەغدا وەرژراوە لە هەرێم هەمووی بوونە بەڵاجە نۆری عێراق هەنیەوە نەبوونەوەکو هەدەپە دوو ئەو کارتەی ماڵی بارزانی دەستیاندای تێ من یاگامنەی ئەوەی داعش زۆر خەتەرە ڕۆژگارێک دادێ هەمومان زەری بە دووبارە لەو غەڵەتە استراتیجیانە ئەوە دادنێ سێ ئەو عەقڵەی مەسرور بارزانی کە لە هەموو بوارەك شکستی هینایە هەموو بوارەك شکستی هینە لە چ نەزاعەتی هینایە لە تەربیە لە سەحا لە زیادەڕۆیی لە چاکسازی لە مەعاش لە ئاو کارەبا لە هەمووی خراپتر کرازە لە هەمووی دێنێ دویان شت کوڕێک خەبەرەشی بۆ من ناتە زۆر جێگای ئەوە بوو ئەڵێتن لە کەلار پارتیەکان هاتوونە نەوتیان بەس شەماڵە پارتیەکان تەوزە کردیە وەڵا بابم یعنی خەڵک ئەگە ببیە پارتی نەوتی ئەگەر نەبی نییە کاتەش خۆش سوپاس بۆ ژێر لە ڕاگرتنتان دڵنیا بن دڵنیا زوو یا درەنگ پارتیوچێتی دەکەونە ناو دڵخانەی مێژوو وەکو جاش و ئەمنستە و باراتەکان خۆیان و ماڵ و منداڵەکانیان پێیان شەرم دەبێت تەنیا مەسەلە کاتە ئایندەی پارتیوچێتی ئایندە چ بەشە شەوێت